ئاسا ئەنگوستیلە حرامە یا حەڵاڵە؟ ئەوەی کەوا هاوسەرەکان ئەیکەنە دەستیانەوە لە کاتی مارە بڕینە، پیا و ئەڵقەیەکە کاتە دەستیەوە، ژنش ئەڵقەیەکە کاتە دەستیەوە. گەنج و لاوی مسڵمانانی خۆمان بەکاری هێنن دروست نییە. بەڵام ئەوەی کەوا گەنج کاتە دەستی ئەوەی سەرێکی پێوەیەوە ئاساییە بیکەیتە دەست، بە تایبەت ئەگەر لە زیو بێەوە هەر سوننەتە. بەڵام ئەوەی کەوا هاوسەرەکان ئەیکەنە دەستیانەوە لە کاتی مارە بڕینە، ئەوە تەنها لە شەریعەتی نەسارایە بوونی هەیە، یعنی ئەوانیش لە ناو ئینجیلە شتیوا بوونی نییە لە دینە ئەسڵەکەیە. وەختی خۆی ئەم گێڵفرێند و بۆنفرێدەی ئەوروپا باشە، ئیتر لەوێ ئەگەر کەسێ بوو وایەتە ڕەسمی لە کڵێسا مارەی ئەم کچ و کوڕیان ئەبڕی، ئەبوونە حەڵاڵی یەکتری بۆ ئەوەی جیا بکرێنەوە لەگەڵ گێڵفرێند و بۆینفرێدە نایاسایەکانە، ئەڵقەیەکیانە کردە دەستیان باشە. بەڵام ئیتر ئەوە وردە وردە مسلمان چاوی لێکردن، بۆ ئێساش ئەبینی مسلمانی خۆمان تێناگەن لە وەزعەکە، ئیتر پیا و ئەڵقەیەکە کاتە دەستیەوە، ژنش ئەڵقەیەکە کاتە دەستیەوە. بەڵام ئەسڵی مەسئلەکە بۆ ناساندنی ئەو کچ و کوڕانن کە ئەمانە شەرعین و زەواجی ڕەسمیان لەگەڵ یەکتریا کردووە. لە ناو مەسیحەکانەوە کوتم ئێستاش باوە لە ئەوروپا ئەگەر کەسێک زەواجی نەکرد بێت، ئەو ئەڵقەی لە دەسانیە. دوو کوڕن، کوڕ و کچێکن بەیەکەوە، پێڵەن ڕەفیق، بە ژیانیش ئەکەن بێ لەگەڵ یەکتریا، یعنی وەکو چۆن ژن و پیاوێکەوە بە حەڵاڵ لەگەڵ یەکتریان باشە. بەڵام ئەو ئەڵقەیان لە دەسانیە. تەنانەت ئێستا بۆ نمونە ئەم یاریزانە مەشهورەکان وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ و میسی و ئەمانە، ئەو مناڵانی کە هەیەە لەو ژنانن کە بە ناشەرعی لەگەڵیانە ئەژین، یان ئەڵێن ڕەفیق ئەوان، بۆی فرێند و گێڵفرێند، ببینە ئەم ئەڵقەیان لە دەسانیە. بەڵام کاتێک کە بوونە ڕەسمی لە کڵێسە، ئەو ئەڵقەیە ئەکەنە دەستیان، کەواتە یعنی ئەم ئافرەتە ژنی ئەم پیاوەیە بە ڕەسمی و ئەم پیاوەش پیاوی ئەم ژنەیە بە ڕەسمی. ئەمەی کەوا ئێستا ئەکرێت گەنج و لاوی مسڵمانانی خۆمان بەکاری هێنن دروست نییە، چونکە ئاساییکردنەوەی ئەوانە من تشبه بقوم فهو منهم والله تعالى أعلم.